شارپرێس چیرۆکی ئەو خێزانە دەگەڕێتەوە کە لە ڕێگەی بەرنامەی میوانی تۆین بوونە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون کە سوکاری ئەنفالکراوانی گەرمیان ڕێگەیان بە هیچ بەرپرسێک نەدا تازە گوڵینە لەسەر مەزاری ئەنفال دابنێن. 12,000 کەس لە هەرێمی کوردستان بە نایاسایی موچەی تایبەت و باڵا وەردەگرن. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. شارپرێس چیرۆکی ئەو خێزانە دەگەڕێتەوە کە لە ڕێگەی بەرنامەی میوانی تۆین بووە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون. لە دوای بڵاوبوونەوەی یەکەم ئەڵلقەی بەرنامەی میوانی تۆین لە شارپرێسەوە کە خەمەکانی ماڵێکی هەژار و نەدار و خاوەن چەند کەسێکی نەخۆش خرایە ڕوو کۆمپانیای قەیوان هەستا بە دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ ئەو خێزانە و شارپرێس چیرۆکی کار و ژیانی ئەو خێزانە دەگەڕێتەوە. لە بەرنامەی میوانی تۆین کە دوێنێ یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان لە شارپرێسەوە بڵاو کرایەوە تێیدا ماڵێک کە پێگاتبوون لە خێزانێکی حەوت کەسی دوان لە ئەندامانی خێزانەکە گیرۆدەی نەخۆشی درێژخایەن بوون. ماڵی ئەو خێزانە ماڵێکی سادە و هەژارانە و ناشایستە بوو بۆ ژیانێکی ئارام و ئاسایی. خاوەنی ماڵەکە و ئەبوبەکر هەڵەتنی ئەندامی پەرلەمانی کوردستان کە میوانی بەرنامەکە و ماڵەکە بوون لە ڕێگەی شارپرێسەوە داوای بەهەناوە چوون و چارەسەرکردنی گرفتەکانی ئەو خێزانە و ساڕێژکردنی بەشێک لە خەم و برینەکانی خێزانەکەیان کرد. دوای کەمتر لە 2 کاتژمێر لە بڵاوبوونەوەی بەرنامەکە بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای قەیوان پەیوەندی بە شارپرێسەوە کرد و ئامادەیی خۆی نیشاندا بۆ دابینکردنی یەکەیەکی نیشتەجێبوونی شایستە و سەرجەم پێداویستە سەرەکیەکانی ماڵەکە. ئەم هەڵوێستە بووە جێگەی خۆشحاڵیەکی لە ڕاددەبەدەری خێزانەکە و ئەبوبەکر هەڵەتنی ئەندامی پەرلەمان و تەواوی ستافی شارپرێس کە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە گۆڕانکاری لە ژیانی خێزانێکی کەم دەرامەت و نەداری نیشتیماندا کراوە. هەمان ئەو خێزانە لە 9 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوودا لە راپۆرتێکی دیکەی شارپرێسەوە باسییان لە سەختی ژیان و جۆری ئیشی ڕۆژانەی خۆیان کرد بە جۆرێک کە ژیانی ئەو خێزانە لەسەر کۆکردنەوەی کارتۆن و پلاستیک و پاشماوەی مارکێت و دووکانەکانەوەیە و ڕۆژانە بڕێکی زۆر کەم داهاتیان دێتە دەست کە بەشی پێداویستەکانی ڕۆژەیان ناکات وەک بەهرە خاتوونی ئەو ماڵەوتی مەگەر کەسانێک لەسەر شەقامەکان کەمێک پارە بدەنە دەست منداڵەکانی و بۆ ئەو ڕۆژە شتێک زیاتر داهاتیان هەبێت. ژن و پیاوی ئەو خێزانە لە راپۆرتەکەدا بە وردی باسییان لە خراپی دۆخی ژیان و تەندروستیان و جۆری ئەو کارە کرد کە شەو و ڕۆژ پێوەی سەرقاڵن و لە کاتژمێر حوتی بەیانی تاوکو 12 شەو پێکەوە هەریەکەیان لە شوێنێکی شار خەریکی کۆکردنەوەی پلاستیک و کارتۆنن کە بەهرە ناچارە ڕۆژانە هەردوو منداڵەکەی لەگەڵ خۆی بباتە سەرکارەکەی کە خۆی لە کۆڵانەکان و شوێنی فرێدانی پاشماوە و ئەو کەرستانە دەبینێتەوە کە ئەوان کۆی دەکەنەوە. هەر ئەو کات و لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە و پیشاندانی ژیان و گوزەرانی ئەو خێزانە بەشێک لە پەرلەمانتار و سەرمایەداران پەیوەندیان بە شارپرێسەوە کرد و دەستی هاوکاریان بۆ درێژکردن و دواتریش لە زۆرێک لە میدیاکانی دیکەوە راپۆرت و هەواڵ لەسەر ژیان و گوزەرانی ئەو خێزانە کرا کە سوکاری ئەنفالکراوانی گەرمیان ڕێگەیان بە هیچ بەرپرسێک نەدا تا جەگوڵینە لەسەر مەزاری ئەنفال دابنێن و نەشیان هێشت بەسەر فەرشی سووردا بڕۆن. هەرچەندە بڕیار بوو لە بەردۆخی کۆرۆنا تەنها ڕێوڕسمی دانانی تاجەگوڵینە لەسەر مۆنۆمنتی ئەنفال بەڕێوە بچێت، بەڵام کە سوکاری قوربانیانی ئەنفال بەرامبەر بە بەرپرسانی ئامادەبووی ڕێوڕسمەکە نیگەرانی خۆیان دەربڕی و نەیان هێشت مەراسیمی دانانی تاجەگوڵینە تەواو بکرێت و لەسەر فەرشی سوور بڕۆن. پاش دروستبوونی گرژی لە ڕێوڕسمی یادی جینۆسایدی ئەنفال بەرپرسانی ئامادەبوو لە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و بەرپرسی بەڕێوەبەرایەتەکانی گەرمیان شوێنی مەراسیمەکەیان بەجێهێشت. سەباح کە یەکێکە لە تاقانەکانی ئەنفال بۆ میدیاکان ڕایگەیاند تا ئێستا پشکنینی DNA بۆ نەکراوە تا گۆڕی کەسوکارەکانیان بناسنەوە. سەرۆکجاش و مستەشارەکانی ڕژێمی بەعس پلە و پۆستیان لە پێشمەرگە و قوربانیەکان لە پێشترن لەبری ئەوەی دادگایی بکرێن. ئەمانە و دەیانی دیکە نیگەرانیەکانی قوربانیانی ئەنفال کراوانن وەک خۆی وتی ڕۆژی 14 نیسانی هەموو ساڵێک بەرپرسانی حیزبی و حکومی دەچنە مۆنۆمنتی ئەنفال و تاجەگوڵینە دادەنێن. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند 12,000 کەس لە هەرێمی کوردستان بە نایاسایی موچەی تایبەت و باڵا وەردەگرن. سەرکەوت شەمسەدین ئەندامی هاوپەیمانەتی هیوا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ماڵپەڕی معلومەی وتووە 12,000 کەس بە نایاسایی موچەی پلە تایبەت و پلەی باڵا وەردەگرن کە بەشی زۆریان لە دەرەوەی وڵاتن ئاماژەی بۆ وەش کردووە. لە ئەنجامی گەندەڵی و هەژمونی پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم هەزاران فەرمانبەری بندیوار هەن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا لە بەرژەوەندی ئەو پارتانە بەکاردەهێنرێن. ئەوەش لە کاتێکدا بەپێی راپۆرتێکی حکوومەتی هەرێم کە لەبارەی یاسای چاکسازیەوە ئاڕاستەی پەرلەمانی کردووە 106,000 کەس لە هەرێمی کوردستان دوو موچە و سێ موچەیی لە خانەنشینی سەربازی و مەدەنی و چاودێری کۆمەڵایەتی و فەرمانبەری ئاساییدا هەیە.
حکوومەتی هەرێم ڕەتی کردەوە بنکەی هەواڵگری ئیسرائیل لە کوردستان هەبێت. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە هەواڵی ژمارەیەک میدیا لەبارەی بوونی بنکەیەکی ناوەندی زانیاری و چالاکی دەستگایەکی هەواڵگری ئیسرائیلی لە هەرێمی کوردستان سەر لەبەری دوورە لە ڕاستیەوە. باسی لەوەش کرد ئەو هەواڵ و تۆمەتە بێ بنەمایانە مەبەستدارە و تەنها ئامانجیان پیلانگەڕیە بەرامبەر بە هەرێم. ژمارەیەک میدیا هەواڵێکیان بڵاو کردوێتەوە گوایە بنکەیەکی هەواڵگری ئیسرائیل لە هەرێمی کوردستان کراوەتە ئامانج و چەند کارمەندێکی ئەو بنکەیە کوژراون. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن. ئەرشاد بن خواتان لەگەڵ.